ڕوونکردنەوەیەکی گشتی لەسەر چۆنێتی بەکارهێنان و تۆمارکردنی داواکاریەکان لەسەر ئەپلیکیشنی ئاوی جام. لە دوای دابەزاندن ئەپلیکیشنەکە ئەکەینەوە. سەرەتا ژمارەی مۆبایلەکەت تۆمار دەکەیت. پاشان کلیک لە چوونە ژوورەوە دەکەیت. دواتر لە ڕێگەی نامەوە کۆدێکی شەشڕەنووسی دەگەڕێتەوە بۆ ژمارەکەت. پاشان کۆدەکە تۆمار دەکەیت. دواتر کلیک لەسەر دڵنیاکردنەوە لە کۆد دەکەیت. سەرەتا بەرنامەکە داوای کارکردنی GPS دەکات و پێویستە ڕێگەی پێ بدەیت. سەرەتا نەخشەکە شوێنی ئێستات پیشان دەدات. بۆ گۆڕینی شوێن کلیک لەسەر نەخشەکە دەکەیت و دواتر کلیک لەسەر بەڵێ دەکەیت. لە دوای ئەوەی شوێنی خوازراوە دیاری دەکەیت، جۆری شوێنەکەش دیاری دەکەیت. بۆ نمونە تۆ لە ناو ماڵ دایت. دواتر لە بەشی ناونیشان ناوی گەڕەکەت دەنووسی. دواتر نزیکترین شوێن لە ماڵەکەت. پاشان ناوی دوانی یاخود سیانی. دواتر ژمارەی مۆبایل و ڕەگەز دیاری دەکەیت. لە کۆتاییدا کلیک لە بەشی تۆمار بکە. لە دوای تۆمارکردن دەچیتە سەر بەرهەمەکانی ئاوی جام. لەم بەشە جۆری بەرهەمەکەت دیاری دەکەیت. دواتر کلیک لەسەر داوا بکە دەکەیت. لە بەشی ناونیشانەکانم ناونیشانی تۆمارکراو دیاری دەکەیت. ئەگەر ویستت ناونیشانەکە بگۆڕیت، کلیک لە ناونیشانی نوێ دەکەیت و دووبارە شوێنێکی نوێ تۆمار دەکەیت. بە هەمان شێوە یەکەم جار زانیاریەکان تۆمار دەکەیت. بۆ نمونە گەیاندنی بەرهەمەکەت بۆ ناونیشانی سەرەتا دەوێت. کلیکی لێ دەکەیت و لە پەڕەی دواتر داواکاریەکانت دەبینیتەوە. لە بەشی خوارەوە کاتی گەیاندن دیاری دەکەیت، ئەمڕۆ یان بەیانی. پاشان کاتی گەیاندنی داواکاریەکە لەو کاتەی بۆت گونجاوە دیاری دەکەیت. بۆ نمونە دەی بەیانی تاکو 2 نیوەڕۆ. دواتر بۆ پەسەندکردنی داواکاری کلیک لەسەر تەواوکردنی داواکاری دەکەیت. ئەگەر کلیک لەسەر داواکاریەکانت بکەیت، وردەکاری داواکاریەکانت دەردەکەوێت کە لەباری چاوەڕوانیدایە. چاوەڕوان دەبیت تاکو داواکاریەکەت دەگاتە بەردەستت. بەشێکی دیکە لەناو ئەپلیکیشنەکە بریتیە لە بەشی هەژمار. سەرەتا پاڵپشتی کڕیار لە بەشی سەرەوە بەکاردێت بۆ پەیوەندیکردن بە کۆمپانیا. لە بەشی گۆڕینی زمان دەتوانی زمانی ئەپلیکیشنەکە بگۆڕیت. لە بەشی ناونیشانەکانم دەتوانیت دووبارە ناونیشانی نوێ تۆمار بکەیت. و ئەگەر کلیک بکەیت لە بەشی فێرکاری دەتێنێت بۆ ڤیدیۆی فێرکاری بەکارهێنانی ئەپلیکیشنەکە. لە بەشی دەربارەی ئێمە ڕوونکردنەوەی گشتی هەیە لەسەر کۆمپانیای ئاوی جام. لە بەشی فۆلۆمان بکە دەتوانی سەردانی وەبسایت و تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئاوی جام بکەیت. هەروەها دەتوانی لە ڕێگەی کلیککردن لە بەشی ئاپەکە شێر بکە دەتوانیت ئەپلیکیشنەکەی ئاوی جام بۆ هاوڕێکانت شێر بکەیت. بە کلیککردن لە چوونە دەرەوە لە بەشی خوارەوە لە ئاپەکە دەچیتە دەرەوە. بۆ هەر پرسیار و زانیاریەک پەیوەندیمان پێوە بکەن بە هیوای سوودبینین.